سڵاتان لێبێ ئەمجار ژایتونەتە خزمەتان لە بەرنامەی ژێرخان بەرگەو بابەتەکان لە جیهانەوە تا کوردستان لەسەر ئابووری ئامادەن. هەواڵەکانی هەفتەوە دەست پێەکەین بای پشکەکانی کۆمپانیای ئەپڵ لە بازاڕەکاندا گەیشتن 900 ملیار دۆلار. دوایەوەی دوێنێ بای پشکی ئەپڵ بە 166.11 دۆلار داخرا ئەمڕۆ لە بۆرسەی نیویۆرک لە سەدا 3.65 زیادی کرد و گەیشتە 174.26 دۆلار. ئەمەش بای کۆمپانیەکەی لە بازاڕەکاندا گەیشتە 900 ملیار دۆلار و ئەمە یەکەمین کۆمپانیەکە بگاتە ئەو ئاستا. دوایە دوێنێ هەینی ئەپڵ ڕایگەیان کە داتی کۆمپانیاکەیان لە مانگی تەمموزدا و ئەیلولی ئەمساڵ بەراورد بە هەمان ماوەی ساڵی ڕابردوو بە بڕی لە سەدا 2.12 زیادی کردو و گەیشتووەتە 52.56 ملیار دۆلار. هاوکات لە سەدا 62 داتی کۆمپانیەکە لە فرۆشتنی ئامێرەکانی لە دەرەوەی وڵاتەوە بەدەزاتوە. سپۆڕان ئاماژە بۆ دەکەن لە ئەگەریبوونی خواسی زۆر لەسەر آیفۆن X و فرۆشتنی بڕێکی زۆر لێی چاڕوان دەکرێت لە مانگەکانی تشین یەکەم و کانون یەکەم کۆمپانیاکە هێندەی تر بەهێز ببێت. هەر لە ئەمریکاوە ترامپ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لە کۆشکی سپی کاندیدی سەرۆکی بانکی ناوەندی ئەمریکای کە یەکێکە لە دامازراوە هەرە گرنگەکانی ئابووری جیهانی ئاشکرا کرد. ترامپ لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەیدا ڕایگەیان ئەو خۆشحاڵە بە دیاریکردنی جیرۆم پاوڵ وەک سەرۆکی بانکی ناوەندی ئەمریکا ڕاشیگەیان ئەگەر ناوبراو لە ئەنجومەنی پیران پەسەند بکرێت ئەوا دەبێتە باشترین سەرۆکیە و بانکە ناوەندی ئەمریکا. هاوکات سەرۆکی ئێستای بانکی ناوەندی ئەمریکا جانێت یاڵن ئەرکی 4 ساڵەی لە مانگی شوباتی 2018 کۆتایی دێت. دوای ئاشکرابوونی کەمبوونەوەی ئاستی هەڵکردنی سەکۆنەوتیەکانی ئەمریکا نرخی نەوت بەرزترین ڕیکۆردی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا تۆمار کرد. نیشاندەری بازاڕدارایەکان ئاماژە بۆ دەکات خاوی ئەمریکی 1 دۆلار و 10 سەنت بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە گەیشتووەتە 55 دۆلار و 64 سەنت. ئەوەش لە مانگی تەمموزی 2015 بەرزترین ئاست بووە. لەگەڵەوەش نرخی خاوی برێنتیش بەڕێژەی لە سەدا 2.4 بەرزبوونەوەی تۆمار کرد و گەیشتە 62 دۆلار و 7 سەنت. بە گوێرەی راپۆرتی کۆمپانیای بیکەر هیوز کۆمپانیای ئەمریکان ئاستی سەکۆنەوتیەکانیان بۆ مەفتەیە بۆ 8 سەکۆ کەم کردوێتەوە و ژمارەی سەکۆکان گەیشتوەتە 729 سەکۆی نەوتی. ئەوەش لە مانگی ئایاری 2016ەوە گەورەترین داوازینە. هاوکات لەگەڵ پێشبینیەکی بێز بۆ درێژکردنەوەی وادەی ڕێکەوتنی سنووردارکردنی نەوت کە رووسیا ئاشکرای کردووە. عراق دەیەوێت لەگەڵ تورکیا ڕێبکەوێت بۆ هەناردەکردنی نەوتی کەلگەکانی کەرکووک و هەرێمی کورسان لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە. جەبار لوعایبی وەزیری نەوتی عراق ڕایگەیان عراق دەیەوێت لەگەڵ تورکیا بگاتە ڕێکەوتن و کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عراق سۆمۆ لە ڕێگای بۆری ژێر کۆنتڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستانە و سەرجەم نەوتی کەرکووک و هەرێم هەناردەی تورکیا بکات. ڕاشیگەیان کێشەیان لەگەڵ تورکیا هەیە لەوبارەوە چونکە ئەوان دەڵێن بەپڕی 4 ملیار دۆلار قەرزیان لای حکوومەتی هەرێمی کوردستانە و تورکیاش داوای پارەکەی خۆی دەکاتەوە. ئەگەری بەهێزەوەی کۆتایی ئەم مانگە هەناردەی نەوتی هەرێم دەست پێ بکاتەوە کە پێشبینی دەکرێت بڕەکەی کە کێڵگەکانی کەرکووک و هەرێمەوە بگاتە 550,000 بەرمیلی ڕۆژانە. بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق هۆشداری ئەوە دەدات لە بودجەی 2018 عێراق پشکی کورد مەترسی لەسەرە و پێویستە هێزە سیاسیەکان نەهێڵن ئەو بودجەیە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بەو شێوەیە دەربچێت. ئەحمەدی حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە ساڵی 2005ەوە تا ئێستا ئەم ساڵ خراپترین بودجەیە بۆ کورد. هێزە شیعیەکان دەیانەوێت هەرچیان پێ دەکرێت بەرامبەر کورد بیکەن. ڕاشیگەیان عێراق دەیەوێت مامەڵە لەگەڵ پارێزگاکان بکات و چوارچەوەی دەستوری هەرێم فەرامۆش بکات و نایەوێت مامەڵە لەگەڵ پەرلەمان و حکوومەت و دیوانی چاودێری هەرێم بکات. دەیەوێت خۆی چاودێری هەموو بوارێکی دارایی هەرێم بکات بەبێ بەشداری دیوانی چاودێری دارایی هەرێم. ئەحمەدی حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق جەختیش لەسەرەوە دەکاتەوە. پێشتر هۆشداری داوە بە بەرپرسانی کورد دۆخەکە بەم ئاراستەیە دەگات وتیژی پشکی کورد کەم کراوەتەوە و نابێت لە ئەنجومەنی وەزیران ئەو بودجەیە بەم شێوەیە ئێستا پەسەند بکرێت چونکە بەو کەم کوڕیانەوە بێتە پەرلەمان ئەوان ناتوان ڕێگری لە پەسەندکردنی بکەن. ئەمە هەواڵەکانی هەفتە بوون.
آیفۆن X بە دیزانێکی سەرنجڕاکێش نمایش کرا. ئەم ئایفۆنە بۆ ناسراوە زۆرترینی قەبارەی مۆبایلەکە شاشەیە، بۆیە شارەزان هۆشداری ئەوە دەدەن کڕێرانی ئایفۆنێکە زۆر ئاگادار بن مۆبایلەکانیان لەدەست نەکەوێتە خوارەوە، چونکە تەنها شکانی شاشەکەی بەکارهێنەری زیانی $279 بەردەکەوێت. ئێمە بڕگەی جیاواز لە هەواڵمان تایبەت کردو بە شاشەی مۆبایلی ئایفۆن X کە زۆرترین تایبەتمەندی پێدراوە لە ئایفۆن Xدا. بەپێی ئەم خشتەوێک کە ستاتیستای ئەمریکی ئامادەی کردووە ئایفۆن X شاشەکەی $279 تێچووە وە کۆی مۆبایلەکە واتە کۆی پارچەکانی تری مۆبایلەکە $549 تێچووە و ئایفۆنەکان تر ئایفۆن 8 پلس $169 تێچووە، بەڵام کۆی قەبارەی پارچەکانی تری ئایفۆن 8 پلس $399 تێچووە و ئایفۆن 8 $149 لە شاشەکەیدا خەرج کراواتە کۆمپانی ئەپڵ ئەوەندەی لە شاشەکەیدا خەرج کردووە، بەڵام قەبارەکەی کۆی پارچەکانی تر قەبارەکەی با $349 خەمڵێنراوە و ئایفۆن 7 پلس شاشەکەی ئەگەر بشکێت $169 خەرجیەکەیتی و ئەونەی تێچووە و پارچەکانی تری ئەگەر ئەم ئایفۆنە بشکێت $349 و ئایفۆن 7 بە هەمان شێوە $149 واتە قەبارەی شاشەکەی شکانەکەی کەمترە و بە هەمان شێوە ئەگەر پارچەکانی تری بشکێن $319 و ئایفۆن 6S پلس $169 لە شاشەکەی خەرج کراوە واتە هەر بەکارێنەرێک ئەگەر شاشەکەی بشکێت ئەوەندە تێچوو ئەچێتە شاشەکەی واتە ئەگەر شاشەکە بشکێت ئەبێ ئەوەندە تێچوو بدات بۆ کڕینی شاشەیەکی نوێ و پارچەکانی تری ئەگەر هەمویان بشکێن $329 تێچووە و ئایفۆن 6S $149 بۆ شاشەکەی بەخەرج دەڕوات و بۆ پارچەکانی تری $209 و ئایفۆن SE شاشەکەی ئەمە هەرزانترین ئایفۆنە $129 پارچەکانی تری $269 بۆیە ئاگاتان لە ئایفۆن X بێ کە زۆرترینی شاشەیە ئەگەر بشکێ ئەبێ پارێکی زۆر بدەن تاوەکو شاشەکەی چاگەدەنەوە کە ئەپڵ خۆی بە $279 خەمڵاندوویەتی بۆ یاگەداری شاشەی مۆبایلەکانتان بن ئەوانەی کە خوازیاری کڕینی ئایفۆن Xن کە ئەمڕۆ لە بازاڕەکانی کوردستانیش نمایش کرا. هەڵە بەڕێزانەمە بڕگەی جیاواز لە کوردستان لە بەردەم دۆخێکی ئابووری سەختدایە. بە پێی وتی پەرلەمانتارانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیش ئەم دۆخە لە بودجەی هەرێمی لە بودجەی عێراق واتە لە بودجەی 2018 عێراقدا هێندەی تر ئەگەری سەختبوونی هەیە. ئێمە میوانێکی زۆر بەڕێزمان هەیە بەڕێز کاکە مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق. زۆر خۆشحاڵم بەڕێز حەیدەر لە بەرنامەکان بەڕێستانە بینم. پێم خۆشە خۆتزانی کۆمەڵێک ئاڵنگاری و کۆمەڵێک تەحەدی گەورە لە بەردەم هەرێمی کوردستان و ئابووری هەرێمی کوردستانە هەن و بودجەژە و تەحەدیانە بە دڵنیاییەوە گەورەترەکە. ڕوانگەی گشتی بەڕێستان چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابێت و سڵاو ڕێز بۆ بینەرانی بەڕێز. طبعاً لە ماوەی ڕابردووە هەوڵماندا هەندێک تیژ بخەینە سەر مسودەی موازنە. مسودەی موازنەی 2018 عراقی موازنەیەکی سیاسیە بە ئەمتیاز و فەرقێکی ئەوتۆی نییە لەگەڵ وەکو ژمارە لەگەڵ موازنەی عراق بۆ ساڵانی ڕابردوو بە تایبەتی بۆ ساڵی 2017 کۆی گشتی موازنەکە 108 تریلیۆن دینارە، کۆی گشتی داهاتەکان نەوتی و غیرە نەوتی 85 تریلیۆنە و کورتێنە لە موازنەیە 22 تریلیۆن دینار عراقیە کە هەڵدراوە بە قەرزی ناوخۆ و دەرەکی پڕکرێتەوە. ئەوەی کە جێگای سرنجە لە موازنەی 2018 پشتی هەرێمی کوردستانە کە هەڵدراوە لە 17 کرێتەوە بۆ 12.67 و لە هەموو شوێنێکدا کە باسی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانی تێدایە ئاماژە بە پارێزگاکانی هەرێمی کوردستان کراوە و لە هەمووی خراپتر لەو جەدوەلەی کە پشتی هەرێمی کوردستانی تێدایە نووسراوە پشتکی پارێزگاکانی شیمالی عێراق کە ئەمە دەستەواژەیە کە تەنها بەعس و ڕژێمی سەدام بەکارهێنا
و مە بۆ خۆی خەتەرێکی زۆر گەورەیە لەم موازنەیەوە کە یاسایەکی فیدراالیە ئیش لەسەرەوە کرێ هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدراالی کە دەستوری عراقی ئاماژەی پێکردەوە هەڵتەکێنرێ هەڵۆشێنرێتەوە ئێمە وەکو کوردەکان هەمومان یەک هەڵوێستی لەسەرەوەی پشکی هەرێمی کوردستان قبول نەکەین کەم بکرێتەوە تا ڕادەی ئەوەی کە هەڵوێستی سیاسیمان هەبێ لەسەر یاساکە لەناو پەرلەمانە و هەروە ئەو ئاماژانەی کە باس لە پارێزگەکانی هەرێمی کوردستانەکە ئەوەش قبول نەکەین و پێویستە احترامی دەستوری عراقی ئێستا لە ئاستی شەقام و هەم ئابووری ناسان هەم ئێوەش وەکو پەرلەمانتاران ئاڕاستێکی مەترسیدارە بینن لە کەمکردنەوەی بودجەیە پێتان وایە ئەم مەترسیە ینی خاڵە مەترسیدارەکە ینی کوێیە بۆ ئێمە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر لە ڕێژەکە لە ١٧ کەم بکرێتەوە بۆ 12.67 لە سەتا معنای وایە 2 تریلیۆن و 300 ملیارد دینار ساڵانە لە پشکی هەرێمی کوردستان کە بکرێتەوە ئەم 2 تریلیۆن و 300 ملیارە ئەکاتە موچەی 3 مانگی فەرمانبەران و موچەخۆرانی هەموو هەرێمی کوردستان بۆیە بە هیچ شێوەیەک ممکن نییە ئێمە ڕازی بین و دەنگ بدەین لەسەر ئەم یاسایە شتێکی تریش هەیە ئەم 12.67 حیسابەکرێت لە ئینفاقی فعلی دەوڵەتی عراقی واتە پشتی هەرێم ساڵانە ئەکاتە 6 تریلیۆن و 800 ملیارد دینار عراقی مانگانە نزیکەی 500 بۆ 600 ملیارد دینار دێ بۆ هەرێمی کوردستان کە بەشی موچەی موچەخۆران ناکە ئەگەر ئەم 6 تریلیۆن و 800 ملیارە لە کۆی گشتی بودجێ عراقی لەیەکی بدەینەوە ئەکاتە لە 106 کۆی گشتی بودجێ عراق و ئەمە زوڵمێکی گەورەیە لە هەرێمی کوردستانە کرێ شتێکی تریش هەیە کە زۆر گرنگە ئاماژێ پێ بکەین عێراق نەفەقاتی سیادی بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە فقراتی نەفەقاتی سیادی لە ساڵی 2017 نزیکەی 60 بۆ 65 فقرە بوو ئێستا بووە بە 91 فقرە لە 140 بودجەی گشت عێراق چۆ بە نەفەقاتی سیادی کە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو و خەڵکی هەرێم سوودیان لێ وەرنەگرتووە و خاڵێکی تریش هەیە کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەین ئەو 22 تریلیۆنەی کە عێراق وەکو قەرز وەریەگرێ بۆ دەوڵەتی عراقی لە 22 تریلیۆنەکە نزیکەی 6 ملیارد دیناری بۆ هەرێمی کوردستان دەرخان کراوە بۆ ئاوەدانکردنەوەوانە باقیەکەی هەمووی بۆ دەوڵەتی عراقی پارێزگەکانی تر عراقن و لە هەمووی خەتەرتر کە ممکنە تاسیری هەبێ بۆ ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان بەغداد نزیکەی ملیارێک و 133 ملیۆن دلار لە ئەمریکا وەکو قەرز وەرەگرێ 750 ملیۆن دلاری بۆ وەزارەتی دیفاع 183 ملیۆنی بۆ دلاری بۆ داخلیە 100 ملیۆن دلاری بۆ حەشدی شعبیە 100 ملیۆن دلاری بۆ جیهاز مکافحەی ڕەهابە هەموو ئەمانە بۆ چەک و تەقەمەنیە و ممکنە بیتەقێنەوە بە گیان خەڵکی هەرێمی کوردستان دواتر ئێمە قسە بە وردی قسە لەسەر دۆخی ئابووری عراقین بەڵام زۆر جار حکوومەتی ئێرەم ینی باسیەوە کە لە بودجەی سیادی عراق ئەمان ینی پشتیان هەر بەرناکەوێ لەگەڵ ئەوەشانی ئایا تو هاوڕای لەگەڵ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان باسیەوە کە لە 2005 تا ئێستا ینی ئێمە پشکی فعلیمان لە بەغاوە بۆ نەهاتووە تۆ تا چەند هاوڕای لەگەڵ ئەم قسەیە تا 2013 هەرێمی کوردستان بە پێی موازنەی تەخمینی تەقدیری پارەی وەرگرتووە بۆیە عێراق لە ساڵانی دوایەوە هەر لە موازنەکەشە هەیە ئەڵێ دوای حیسابکردنی نەفەقاتی فعلی عراقی ئەگەر هەرێم زیادی وەرگرتی بێ بیگەڕێنێتەوە ئەگەر کەمی وەرگرتی بێ عراق و پارەی بداتێ لەسەر ئەنجامی ئەو حیساباتانی کە دیوانی چاودێری دارایی عراق کردوێتی هەرێمی کوردستان تا 2013 21 تریلیۆن دینار زیادی وەرگرتووە بۆیە لە راپۆرتێکە داوای ئەو پارەی کردوێتەوە لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستان کتابێکی کردووە ئێمە وەکو ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی ئەو راپۆرتەمان لایە ئەو کتابەمان لایە کە هەرێمی کوردستان 28 تریلیۆن دینار کەمتری وەرگرتووە لە مستحقاتی خۆی ئەمانە هەمووی قابلی مناقەشەکردن و ئەبێ بە دانوستان و بە حیوار یەکلای بکرێتەوە ئەوەی کە گرنگە ئێمە هەوڵدەین بە تایبەتی لە موازنەی 2018 سابقەیەک یا عرفێکی قانونی ڕێگای پێنەدەین ئەویشەوەیە کەمکردنەوەی پشکی هەرێمە چونکە ئەمە پێچەوانەی هەموو ڕێساوی یاساکان کە لە 2006 هەیە بۆ نمونە و راپۆرتەی کە بەڕێستان باستان کرد ینی قووەتی قانونی ینی زۆر بەهێز نییە قووەتێکی قانونی بەهێزی لە پشتەوە نیە ئەوەی کە هەرێمی کوردستان باسیەوە کاکە ئەو پارەیە بۆ نەهاتووە لە وەغداوە قسە چیە لەسەرەوە
طبعا لبرو هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالیە لە چوارچێوەی دەستوری عراقیە ناسێنراوە اعتراف بە سوڵوتاتی تەشریعی و تەنفیدی و قەضایی کراوە هەرسێ دەسەڵاتەکە و وەکو دوو جیهەت طبیعیە تعامل بکەن ئەگەر بەغداد داوای هەندێک پارە بکە لە هەرێمی کوردستانیش ئەو حەقەی هەیە بە وەسائق و بە ئەرقام و بە راپۆرتێکی بنیادنەر داوای هەر شایستێکی دیارایی بکە کە بە تەسەوری خۆی لای عێراق ئەمانە هەموویە بێ لیجانی فەنی ئەمانێک لای بکەنەوە گرنگیشە ئێمە بە تایبەتی بۆ موازنەی 2018 وەکو ساڵانی ڕابردوو تعامل نەکەین پێویستە ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی و بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە بودجەوە هەیە هەماهەنگیەک هەبێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی کوردستانە لەبەرەوەی ئەم بابەتە پەیوەندی بە هەمومانەوە هەیە پێویستە ئەم خەمی فراکسیۆنە کوردەکان بێن نوێنەرە کوردەکان بێ لە لیژنەی دارایی حکوومەتی هەیە ئەوەی ڕاستی بێ تا ئێستا نەبووە ئێمە ئاگامان لێ سبەینێ کۆبوونەوەیەک هەیە لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم بۆ مناقەشەکردنی ئەم بابەتە ممکنە لە ڕۆژانی داهاتوو ئەم تەنسیقە دروستکەین ئەم تەواصلەمان هەبێت چونکە مەسئلەی بودجە تەنها ئەرکی چوار ئەندامە کوردەکەی لیژنەی دارایی نییە بەبێ هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ممکن نییە بتوانین ئەو ئامانجانەی کە مەبەسمانە بیپێکین هەست ناکەی عەبادیانی نقطەی بەهێزیەوەی لە پەرتەوازەبوونتانە قۆسووەتەوە بە تایبەتی ئێستاوێ فەرزیەوە بکە بوونمونە بودجی هەرێمی کوردستان کەم کاتەوە قووەتی ئێمە وەکو نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراقا لە قووەتی هەرێمی کوردستانە ئەگەر هەرێمی کوردستان یەک ریز و یەک دەنگ و ناوماڵی کورد ڕێکوپێک بێ و پەرتەوازە نەبێ ئێمەش بەهێزین ئێمەش دەنگمان زوڵالترە بێ ئێستا ئازانین بە تایبەتی دوای کۆنتڕۆلکردنەوەی ناوچەدا بڕاوەکان و ئەو بێئومێدیەی کە لە شەقامی کوردیە دروست بووە و لاوازی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە لە بەرەوەی سەرچاوەیەکی زۆر گرنگی داهاتی لە دەستدا ڕۆژانە لە کەرکووک نزیکەی 300 بۆ 400,000 بەرمیل نەوت هەنارداکرا و ئەمانە هەمووی داهات بوو بۆ هەرێمی کوردستان ئێستا هەرێمی کوردستان تەنها احتیمال دەکاتە سەر داهاتە غێرە نەوتیەکانی لە ناوخۆی هەیەتی و لەو نەوتێکە هەناردەیەەکە من بە سەراحەت ژمارەکەی بتەحدید نازانم چەندێکە ئەوە بێ ڕوون بێ بێگومان هەرێمی کوردستان پێگەی سیاسی لاوازە لە بەرامبەر عێراق بەڵام ئێمە هەرە بێ ئەرکی سەرشانمانە وەکو بەرپرسیار لەم قۆناغا مێژوویە و گرنگەیە بەرامبەر بە میلەتەکەمان هەمومان پێکەوە شان دێنەبەری و تەحملی مەسئولیت بکەین و هەوڵ دەین بەرگری لە مافەکانی گەلی کورد بکەین ئێمە قۆناغی زۆر خراپترمان بینیوە گرنگە ئێستا شەڕەکانمان شەڕی یاسایی و دەستوریە بە هەمومان پێکەوە عێراق پاساوی چی ینی لە ڕووی یاسایی و پاساوی چی ینی بودجی هەرێمی کوردستانی کەم کردوێتەوە ئەوەی ئێوە ینی قسەتان لەگەڵ ئەمانەیە لەگەڵ مەجلیسی وزەرای عێراق کردوێت ئەوەی ڕاستی بێ من ئۆکو ئاماژەم پێکردە موازنەیەکی سیاسیە بە ئەمتیاز ئەم موازنە هەوڵە درێت زۆرترین مزایداتی سیاسی تێدا بکرێت ئەم موازنە ئەو بیرۆکانەی کە لە ساڵانی ڕابردووە هەبووە و ئێمە ئاگامان لێی بووە زروف گونجاو نەبوو بۆیان ئێستا زروف بە گونجاوزانن بۆ ئەو پلانانەیان جێبەجێ بکەن ئەم موازنە هی ئەوەیە کە هەرێمی کوردستان هەڵتەکێنەوە و وەکو ناوچەیەکی ئۆتۆنۆمی سەردەمی ڕژێمی سەدام تعاملی لەگەڵا بکەن تابانێ ئەرکی هەمومانە بێ بەرگری لێ بکەین و من بۆ خۆم قەناعەتم وایە لە هەمان کاتیشدا پەیامێکە بۆ خەڵکی هەرێمی کوردستان وەکو سزادانێک لە بەرامبەر بەشداریکردن لە ڕیفراندۆم و ئەنجامدانی ڕیفراندۆم ئەمانە هەمووی تەبیعاتی ئەو پرۆسانەیە کە لە ماوەی ڕابردووە کراوە ئێمە ئاگاداری زۆرمان بۆی داوە کە وەقت گونجاو نیە زۆروف گونجاو نیە ئێستا ئەنجامەکانی بینین وەکو ئاماژەم پێکرد گرنگە لەبەرەوەی یاسایەکی فیدرالیە و لە عێراقیشە هەر شتێک لە یاسای فیدرالی بە تایبەتی لە موازنە چەسپێنرا ئەبێتە عورفێکی قانونی لە ساڵانی داهاتوو دووبارە بێتەوە من بۆ خۆم تەسەورم وایە هیچ ئەندام پەرلەمانێکی کورد بەم موازنەی کە هەیە پشکی هەرێم کەم کرێتەوە هەوڵی هەڵوەشاندنەوەی هەرێمی کوردستان بدرێ هیچ ئەندام پەرلەمانێکی کورد ئامادە نییە دەنگ بە موازنەیە بدا و بێگومان هەڵوێستی سیاسی ئەبێ بەرامبەر بە یاساکە لەناو پەرلەمانە ئەوەی کە گرنگە لەم قۆناغەیە سبەینێ و دوو سبەی تەسەورەکەم لە ئەنجومەنی وەزیرانی عێراقیە مناقەشەیە کرێت وەزیرە کوردەکان هەڵوێستی سیاسیان هەبێ بە هەموو شێوەیەک ڕێگری لێ بکەن قسەتان لەگەڵا کردن وەزیرە کوردەکان چی بەڵێ ئێمە قسەمان کردووە و بەرچاویشیان ڕوونە طبعا یەک مشکلەیەک هەیە لە عێراقا
هەر گۆڕانکاریەک لە موازنەیە ئەگەر تەبیعاتی مالی هەبێ کە هاتە پەرلەمانەوە پەرلەمانی عێراق بە هەموو پێکهاتەکانی ناتوان دەستکاری بکەن لەبەرەوەی بەبێ هەمانگی لەگەڵ حکوومەتی عێراقیە ناکرێ هەر هیچ گۆڕانکاریەکی تدا بکرێت ئەگەر پشکی هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقی کەم کرایەوە پەرلەمانی عێراق ئیتر بە هیچ شێوەیەک ناتوانانی دەستکاری بکە بۆیە هەنگاوی یەکەمی ئێمە ئەوەیە لە ماوەی ڕابردووە لەگەڵ سەفاری ئەمریکی لە پەیاممان بۆ حەیدەر عەبادی ڕۆشتووە بۆ ئەمریکەکان چیان وت؟ ئێمە پەیامی خۆمان مانگەیاندووە و بەتەکید ئەو پەیامە لە ڕێگای ئەوانەوە گاتە حکوومەت و کوتلە سیاسیەکان لە هەمان کاتیشدا پەیاممان بە کوتلە سیاسیەکان گەیاندووە و لە ئیعلامی عێراقیشە بەسەراحەت ڕێی کوردیمان دەربڕیەوە ئەگەر پشکی هەرێم کەم کرێتەوە ئەگەر هەوڵی ئەوە بدرێت کە تعامل لەگەڵ مؤسساتی ڕسمی هەرێمی کوردستان نەکرێت کورد دەنگی پێنادا خاڵێک هەیە کە زۆر گرنگە بەلامانەوە ئەوەیە کە لە موازنەیە پشکی هەرێمی کوردستان هەیە شتێک هێناوی پشکی هەرێمە موچە نییە بەڵام ئەوەی کە ئێمە پێمان گرنگە پشکی هەرێمی کوردستان کە درا میکانیزمێک بدۆزینەوە ئەم پشکە بگات بە خەڵکی هەرێمی کوردستان نەک لە 125 مهم ئەوەیە 150 بێ 60 بێ 70 بێ زۆر لە 125 باشترە بەڵام پێویستە ئەو پارەیە کە لە عێراقەوە دێ بگات بەدەستی فەرمانبەر کە سوکاری شەهید خانەنشین و لە کاتی خۆیان موچەکەی بدرێ و لەم قەیرانەی کە تێیدا بۆ ماوەی ساڵە ڕزگار خەتێکی هەیە بۆ مۆزوعە یعنی پلانسازیێکی هەیە بۆ ئەوە طبعا هەنگاو هەیە یەکێک لە هەنگاوەکان ئەوەیە ئێستا ئەو لیستی موچەیە کە هەرێمی کوردستانی عەلانی کردووە کە بایۆمەتریە 1,249,000 موچەخۆرە ئەم لیستە پێویستە دیوانی چاودێری دارایی عێراق پێداچوونەوەی پێدا بکە بۆ ئەوەی تەکید بن لەوەی کە فعلەن ئەمانە هەمووی شایستەی ئەوەن و حەقی ئەویان هەیە ئەم موچانە وەرگرن بۆ ئەوەی مافی خەڵکی تر نەخۆن ئەمە یەک دوو ئەبێ دڵنیایی بدرێت ماگانە بە دیوانی چاودێری دارایی و تەکید بکرێنەوەی کە ئەو پشکێک کە دێ بگات بەدەستی فەرمان بەڵام عێراق ئێستاش زۆر جەخ لەسەرەوە کاتەوە کە ئەوان موچەی 623,000 سووریانی نەخێر لە عێراقا لە دەستوری عێراقی شتێک نییە ناوی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ و لە یاساکەش ئابینی هەیە پشکی هەرێمی کوردستانە پشکی هەرێمی کوردستان بە ڕێژەیە ئەگەر لە 170 بێ یاخود لە 112.67 بێ ئەم پشکە لە کۆی گشتی ئینفاقی فعلی عێراقی و وەکو ئاماژەم پێکرد لە باشترین حالتدا لە 600 ملیار دینار زیاتر تێناپەڕێ طبعا بۆ هەرێمی کوردستان پارەی تر هەیە پارەی تەنمێ ئیقالیم هەیە نەفەقاتی حاکیمە هەیە پارەی دەرمان و جوتیاران و پارەی کارەباوانەیە نزیکەی 1 تریلیۆنە پترۆ دۆلار هەیە ئەگەر هەرێم 250,000 بەرمیل نەوت ڕادستی عێراق بکە ساڵانە 200 ملیار دینار لە پترۆ دۆلار وەرەگرێ بۆ ئاوادانکردنەوە خاڵێکی تری تێدا یاساکە کە لە ساڵانی ڕابردووشە هەبووە هەرێمی کوردستان لە دینارێکەوە تا 100 ملیۆن دلار تا 100 میلیارد دلار پارەی هەبێ ئەبێ هەمووی ڕادستی عێراق بکە بچێتە خەزینەی دەوڵەتی عێراقی و لەوێەوە پشکی هەرێمی کوردستان بدرێ باش ئێستا ئێوە ینی کورد لە ئەنجومەنی وەزیران کەمینەیە لە ئەنجومەنی نێرانیش کەمینە ینی خۆت تزانی مەبدەئی ینی شەراکەت لە عێراقات زۆر بەرەو لاوازی ئەڕۆبەتایەتی لەم چەند ساڵی ڕابردووە کارتی بەهێزی ئێوە چیە وەکو کوتلەی کوردی ینی کارتی بەهێزیەوە چی ئەگەر بێت و بە مەبدەئی زۆرین و کەمینە ئەمە تێپەڕکرا بەڵێ طبعا ئەگەر بە مەبدەئی زۆرینە و کەمینە بێ ئێمە پێویستە کات هەڵوێستی سیاسیمان هەبێ و بایکۆتی دەنگدانی ئەم موازنە و مناقەشەکردنی ئەم موازنە بکەین ئەو کاتە بێتە موازنەی وەکو ئاماژەم پێکرد موازنەیەکی سیاسی بە ئەمتیاز موازنەیەکی عەرەبی عێراقی و تێیدا کورد قۆڵی بادراوە و ئەمە سابقەیەکی خراپە لە پێکەوژیان لە ناو عێراقا هەروەها دەلالەتی ئەوەیە کە حکوومەتی عێراقی ئامادەی دروستکردنی پردی تەواصل و پەیوەندی نییە لەگەڵ کورد و لەگەڵ شەقامی کوردی و لەگەڵ ئەحزابی سیاسی کوردیە و پرۆسەی سیاسی لە عێراقا بە ئاراستەیەکی خەتەرناکە بە بێگومان وڵاتانی دۆستی کورد و دۆستی عێراق بە تایبەتی ئەمریکا و اتحادی ئەوروپی ئیشکردن بەم ئاراستیان پێ قبول نییە و تەکید لەواکەنەوە کە پێویستە ڕێز لە دەستوری عێراقی بگیرێ و لە هەمان کاتدا پێم وایە ئەگە سەرۆکوەزیران بەم ئاراستی ئیش بکە و کوتلە سیاسیەکانی عەرەبی عێراقی بە تایبەتی تەحالفی وەتەنی بەم ئاراستی ئیش بکەن شکاندنی خطابی مەرجعیە کە تەکیدی لەوە کردوێتەوە احترامی دەستوری عێراقی بگیرێ لە ڕووی ڕوحی و نەسیشەوە و تەجاوز نەکرێ
و بۆ ئەم مەبەستەش پێویستە حکوومەتی عراقی تاکلایانە پشکی هەرێم کەم نکاتەوە تا ئەو کاتەی ئیحسا ئەکرێ و هەر کاتێک ئیحسا کرا پشکی هەرێمی کوردستان چەندێک بوو کەم بوو یا زیاد بوو لە بەنسبە ١٧ ئەو کاتە پێویستە کورد پێی رازی بێت. بەڵام ئەیەگە دوجار کورد دەنگیشی نەدا و دۆخەکەش وەکو ێستا بە ئاڵۆزی مایەوە. طبعا ئەگەر ئەمە ئەگەرێکی واریدە بەڵێ طبعا ئەگەر عێراق بۆ ئاراستی ئیش بکات من لە سەرەتای ئەم دەورەیە ئاماژەم پێ کردووە ئەگەر بە هەمان نەفەسی حکووماتی پێشوو ئیش بکرێت بێگومان عێراق استقرار بەخۆیەوە نابینێ و عێراق بێتە مەصنعێک معملێک بۆ بەرهەمهێنانی ئەزەمات و مەشاکلی سیاسی ممکنە ئەمڕۆ حکوومەتی عراقی و شخصی سەرۆکوەزیران هەست بە نەشوەی سەرکەوتنەکانی سەر داعش بکە و کۆنتڕۆلکردنی ناوچە دابڕاوەکان بکە بەڵام معادلاتی ناوچەکە بەم شێوەی نامێنێتەوە ممکنە گۆڕانکاری بەسەردا بێ مواکات تەسیر لەسەر پێکەوە ژیان بکات تەسیر لەسەر یەکپارچەی خاکی عراق بکە لە مستەقبەلە ئەوەی کە گرنگە ئەو خطاباتانەی کە سەرۆکوەزیران لە ماوەی ڕابردووە تەکیدی لێ کردێتەوە احترامگرتنی دەستوری عراقی پێویستە ڕنگدانەوەی هەبێ لە موازنەی ساڵی 2010. باش خۆشە باسی بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان و عراقیش بکەین ینی خۆ تەزانی پێشتر ینی گلەی گەورە هەبوو ینی تەنانەت هەرێمی کوردستان ینی ئەم سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەی ئێستا کە هەیە ینی بۆیە گەڕایەوە ینی بە قسەی خۆیانەڵێ بۆیە گەڕاینەوە بۆ هەناردەکردنی نەوت بە شێوەی سەربەخۆ ئەوەیە کە عراق پشتی ئێمەی نەنەنارد. هەرێمی کوردستان ئێستا بەشێک لەسەر چاوێت نزیکەی 550 بیری نەوتی خۆی لە دەستداوە 600 میلیۆن دلاری لە نەوتی کەرکووکان لە دەستداوە و خۆی توانای دابینکردنی موچەی فەرمانبەرانی نییە و عراقیش ینی بەم شکڵە ئایا بۆ نمونە ئەمە ڕێگا دروستەکەی هەرێمی کوردستان گرتوێتی بەرگەڕانەوەی بۆ بەغایان پێویست بوو بەردەوام بێ لەسەر ئەم دۆخە بۆ نمونەی مالی کە خۆی وردە خەری بوو ینی ئێمە لە ناوڕاستی 2015 کە حکوومەتی هەرێم کۆبنەوەی لەگەڵ فراکسیۆنە کوردیەکان کرد لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عراق تأکیدیان لەسەر چەند حاڵێک کردەوە و زۆر بەڕوونی بەبێ هیچ گومانێک تأکیدیان لەوە کردەوە کە هەناردەکردنی نەوت و فرۆشتنی نەوت بە پرۆسەیەکی زۆر شەفاف و ڕوون و ئاشکرایە و زۆر مەزمونە و ئابێتە مای ئەوەی کە هەرێمی کوردستان بەبێ هیچ کێشەیەک موچەی فەرمانبەرانی دابین کە زیاتر لە 800 میلیارد دینار بوو بە قسەی خۆیان بەڵام تەجروبە دەری خست کە ئەوانە هیچی وا دەرنەچووە و ئەو تەجروبەیە فەشەلی هێنا و سەرکەوتوو نەبوو بۆیە موچەی فەرمانبەرانی هەرێم کەم کرایەوە سەرڕای کەمکردنەوەی دواکەوت. ئێمە بۆ ساڵی 2017 راپۆرتێکمان ئامادە کرد راپۆرتەکە سێ ئۆپشنی تێدا بوو فرۆشتنی نەوت لەلایەن هەرێمی کوردستانەوە داهاتی چەنە بێ فرۆشتنی نەوت لە ڕێگای یاسای بودجەی 2017 و داهاتی چەنێکە بێ و پشکی هەرێم چەنێکە بێ و ئۆپشنی سێهەم کە من خۆم ئەندامی لیژنەی موچە بوومە لە عێراق و ئەم پەیامەم پێگەیشتووە کە عێراق ئامادەیە و ئەمەمان خستە بەردەستی هەرێمی کوردستان کە هەموو نەوتی هەرێمی کوردستان لە بەرمیل لێکەوتا 1 ملیۆن بەرمیل لە ڕێگای کۆمپانیای سۆمۆ بفرۆشێ و داهاتەکەی هەر هەمووی بچێتە سەر حیسابەکەی بەدەستی حکوومەتی هەرێمی کوردستان خۆیەوە بێ عێراق هیچ دەخوڵێکی تێدا نەکە. تەمەەن لەو پرۆسەیە هەرێمی کوردستان بەلای کەمی ساڵی 1 میلیارد دلار پارەی بۆ گەڕایەوە لە فەرقی فرۆشتنی نەوتەکە لەلایەن کۆمپانیای سۆمۆ بەداخەوە بە قسەیەمیان نەکرد هەرێمە بستانە بەڵێ ئێمە داوامان کرد تەنانەت بۆ ساڵێکیش بێ پابند بن بەم پرۆسەیە لە تێڕوانینی ئێمەدا و بە حیساباتی ئێمە زەمانەتی چەند شتێکێ کرد. یەکەم زەمانەتی شەفافێتێ کرد لە هەناردەکردن و لە فرۆشتن و لە ئالیەتی فرۆشتن و لە داهات. دوو زەمانەتی ئەوەیە کرد کە هەرێمی کوردستان داهاتی بەلای کەمی ساڵی ملیارێک دلار زیاد بکە لە چاوەوەی کە خۆی ئەیفرۆشێ و سێ زەمانەتی ئەوەیە کرد کە هەرێمی کوردستان بە ئاسانی بتوانێت موچەی خۆی بدە. چوار دەرگای وتوێژی ئاسانترە کرد واڵاترە کرد لەگەڵ حکوومەتی عراقی و زەمینەی زۆر باشی سازە کرد بۆ ئەوەی چارەسەری زۆرێک لە کێشەکانی تر بکرێت لەگەڵ عێراقا چونکە من قەناعەتم وایە بەڵام پاساوی بوونمونە باز لە پاساوەکەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمیش بکەین باسی کرد کە ینی بەرپرسە عراقیەکان پێیان ڕاگەوت لە باشی حاڵەتەوەوان ئەتوانن 440 میلیۆن دلار مانگانە
ئاڕاستی هەرێمی کوردستان کەن ئەمە ڕاستەقینەیە؟ بەڵێ ئەویان ڕاستە. ئێستاش لە موازنەی 2018 لە باشترین حالتدا عێراق مانگی 600 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستانە نێرێ، لەوە زیاتر نانێرێ لەبەرەوەی عێراق بە پێی ئینفاقی فعلی پارە بۆ هەرێمی کوردستانە نێرێ. وەکو ئاماژەم پێکرد ئێستا شەوەی کە لە مسودەکەیە هەیە ئەگەر لە کۆی گشتی بودجەی عێراقی حیسابی کەین پشکی هەرێمی کوردستانە کاتە لە 106. ئەگەر لە کۆی ئینفاقی فعلی ئەمە حسابی بکەین ئەکاتە 12.67. ئەبینین ئینفاقی فعلی دەوڵەتی عێراقی مەبلەغێکی زۆر کەمە لە نێوان 6 تریلیۆن دینارە ساڵانە. بۆیە پشکی هەرێمی کوردستان من قەناعەتی خۆم وایە قەت لە 600 میلیارد دینار تێناپەڕێ لە 2018. طبعاً ئەبێ حسابی هەندێک شتێ بەجیا بکەین. بودجەی پێشمەرگە لە قواتی بەڕێ عێراقیە ممکنە مانگانە 30 تا 40 میلیارد دینار بێ ئەگەر دابین بکرێ، و هەرێمی کوردستان لە پترۆدۆلار 200 میلیارد دینار وەرەگرێت لە کۆی ساڵەکە، مانگیە کاتە نزیکەی 25 میلیارد دینار. هەروەها لە تەنمێ ئەقالیمە ممکنە ڕێژەیەکی بۆ دیاری بکرێت. تەسەوور ناکەم زۆر بێت، چونکە عێراق ئەوەی کە هەیەی سەرفێکات تەنها بۆ تەژغیلیە، تەژغیلەکەش ڕەواتب و ئیدارەدانی مؤسساتی دەوڵەتە. هەرێمی کوردستان ئەبێ حسابێک بکە، مراجعەیەک بکە بە شێوازێکی تر. ئێمە تەسەورەکەین ئەوانەی کە مەشمولن بە زەمانی اجتماعی لە هەرێمی کوردستانە ئەبێ پێداچوونەوەیکی پێ بکرێت، ئەبێ پێشمەرگە پێداچوونەوەی پێ بکرێت. بەڵام ئەوان بایۆمەتریان کردو پێداچوونیان بە هەموو ئەمانەیە کراوە، ینی سیستەمی بایۆمەتری ئەنجومەنی وەزیران بۆی کردی بە پێی ئەم سیستەمە موچە بدرێت. ینی ئێستا حالات زۆرە. بۆ نمونە ئێستا من مەسەلەن نمونەیەک باسکەین بە هەزارەها کەس هەیە لە دەرەوەی وڵاتە تەقاعودی هەیە و هەمووشی بایۆمەتری بۆ کراوە. بەڕاستی ئەمانە حکایەتی زۆر سیر و سەمەرە بیستین. زۆرێک هەیە لە زەمانی اجتماعی بیمەی کۆمەڵایەتی ئەگەر فەحسی طبی بۆ بکەین ممکنە بیمەی کۆمەڵایەتی شمولی نەکە. ئەمانە هەمووی بۆیە ئێمە پێمان وایە دیوانی چاودێری دارایی عێراقی پێویستە وەکو جهەتێکی فیدرالی، لەبەرەوەی دیوانی چاودێری دارایی مؤسسەیەکی فیدرالیە و پێویستە لە هەرێمەکان و پارێزگاکان ئەگەر خۆی بێ فروعی هەبێ ئەو کاتە توانن کۆنتترۆلی ئەم بەیاناتانە بکەن. پێمان وایە کۆنتترۆلکردنی ئەم بەیاناتە لە قازانجی زۆرینەی موچەخۆرانی ترە کە ڕۆژانە دەوامەکەن کە سوکاری شەهید و ئەنفالکراون حەقی ئەویان هەیە کە فعلن مەسەلەن هەیە هاندیکەپە و پێداویستی ئەوەی هەیە کە حکوومەت ژیان و گوزەرانی بۆ دابین بکە، بەڵام موچەکەی بەشی ناکە. خەڵکی تر کە ممکنە هاندیکەپ نەبێ و پێداویستی تایبەتی پێویست نەبێ بەشی ئەوی ترەخۆ. ئەمانە نەعەدالەتی تایە پێویستی بە پێداچوون. وەڵامیان پرسیارم بیتەوە خۆتزانانی نیسی عێراق قەرزێکی 120 میلیاری لەسرە، لەگەڵەوەشە ژێرخانی ینی ژێرخانی ئەو ناوچانێکە لە دوای شەڕی داعشەوە 100 میلیارێکیان بە پێی وەزارەتی پلاندانانی عێراق پێویستە. نرخی نەودشە لە زەبزەباتی گەورایانی تا ئێستا مستەقر نەبووە لە 6 دلار ئەمێنێتەوە یان نا. یعنی هێشتاش پێ دوایە گەڕانەوەی هەرێمی کوردستان بۆ عێراق گەڕانەوەیکی ناچاریە یان گەڕانەوەیەکە بەڕاستی بژاردە باشەکەیە؟ ئێمە بەشێکین لە دەوڵەتی عێراقی و ئێمە هەرێمێکی فیدرالین لە دەوڵەتی عێراقی. ئێمە نەچوینە بۆ شوێنێکی تر تا ئێستا بگەڕێنەوە بۆ دەوڵەتی عێراقی. ئەوەی کە هەیە هەموو فراکسیۆنە کوردیەکان لە 2015 متمانەمان بە حکوومەتی هەرێم و بە پلانی وەزارەتی سامان سروشتەکان بوو کە خۆیان ئەتوانن ئابووری هەرێمی کوردستان بەڕێوە ببن و دابینی بکەن و ئەمە سەرکەوتوو نەبوو و پێچەوانەکەی ڕەنگی داوە لە ژیان و گوزەرانی خەڵکی. مادام ئێمە بەشێکی لە دەوڵەتی عێراقی و سیستەمی ئابووریشمان ڕەبتە بە سیستەمی ئابووری عێراقەوە، پێویستە لەم چارچێوەیە تەعاملکەین و جەنابی مام جەلال بە ڕەحمەت بێ زۆر جا تاکیدی لەوە کردێتەوە. گرنگە ئێمە لەم قۆناغەیە هەوڵ بدەین خۆمان بەهێزکەین، خۆمان پێ بگەینین، پایەکانی دەوڵەت ناوی چیلێنی دروستکەین لە چوارچێوەی دەوڵەتی عێراقیە. تا ئێستا ظروفی ئیقلیمی و دەولی واخوازێ لەم چوارچێوەیە تەعاملکەین و ئەشبینین ئابووری ئێمە ئابووریەکی هەش بوو بە هەندێک گۆڕانکاری لە هەڵوێستی ئیقلیمی و دەولیە تووشی لەرزۆکی بووین.
ئێستاش فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان پێم وانییە پرۆسەیەکی ئاسان بێ بە تایبەتی ئێستا کە پێگەی سیاسی هەرێمی کوردستان تا ڕادەیەک لاوازە لە ناوچەکەیە و کاتی خۆشی جەنابی کاکنەوشیروان بەڕەحمەت بێ لە 2015 ئەو کاتێک ئێمە دەستمان کرد بە فرۆشتنی نەوت ئەو ڕێی وا بوو گرنگە کورد ئێستا پلان بیدانە بۆ مستەقبل پلان بێکەشەوە بوو کە هەڵدین بۆ ڕێکی نەوتمان هەبێت لە ڕۆژئاوا بۆ سەر بەحر ئەبینین هەموو هێلکەکانی کورد لە سەلەی تورکیا بوو و تورکیا بە ئاسانی توانیت تحکم بە بڕیاری سیاسی و ئابووریمانە بکە من پێم وایە گرنگە پێداچوونەوەیەکی واقعی عملی لە بەرژەوەندی گشتی و لە بەرژەوەندی قوارەی هەرێمی کوردستان و هەرێمێکی فدرالی بکەین فراکسیۆنە کوردیەکان حکوومەتی هەرێم پەرلەمانی هەرێم هەمومان پێکەوە لەبەرەوەی ئەم قۆناغێکی زۆر هەستیارە زۆر مەترسیدارە و مەسئولیەت یەکەوتە سەر شانی هەموو کەسێک لە هەر تاکێکی کوردەوە تا باڵاترین دەسەڵاتداری کورد و بتوانین ئێستا بە تایبەتی موازنەی ساڵی 2010 هەیە بتوانین بە شێوازێک بێ کە مافەکانی کوردی تێدا بچەسپێنرێ على الأقل وەکو ساڵانی ڕابردوو بهێڵینەوە دەستکاری نەکرێ ئەو چارە گرنگە چییە کە پێویستە ئێستا ئانیان هەرێمی کوردستان بگرێتە بەر بۆ ماوەڵەکردن لەگەڵ حکوومەتی عراق بۆ پوچەڵکردنەوەی ئەو بۆمبانەی کە خۆتان باسیەکەن لە ناو پوچەیەدانراوە ئەبێ هەموو پەیوەندی سیاسیەکان بەکار بهێنرێ ئەگەر سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بێ پەرلەمانتارانی کوردستان بێ ئێمە وەکو فراکسیۆنە کوردیەکان لە عێراقا سەرۆکی حکوومەتی هەرێم کە سیاسیەکانی تری ناو حزبەکان لەگەڵ وڵاتانی اتحادی ئەوروپی UN ئەمریکا بە تایبەتی کە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە بڕیاردان لە عێراقا ئەوەی ڕاستی بێ حتا وڵاتانی خەلیج ئەمڕۆ ئەتوانن ڕۆڵیان هەبێ لە هەندێک معادلاتی عێراقی جگەلەوەی لە ئێران و لە تورکیا بۆ ئەوەی هەوڵدەین ئەم یاسای بودجەیە فاکتۆرێکی تر نەبێ بۆ دوورکەوتنەوەی هەرێم لە بەغدا یاخۆت بۆ دروستبوونەوەی مەسافەیەکی تر و بۆ ئەوەی کە کورد هەست بکات فعلەن بەشێک نییە لەم دەوڵەتە کورد هەست بکات پەراوێ زەخرێ لە پرۆسی سیاسی لە عێراقا ئەم پەیامانەمان گەیاندووە بە کوتلە سیاسیەکان و بە سەرۆکوەزیران و بە زۆرێک لە سەفارات و هەرێمی کوردستان من پێم وایە لەم قۆناغەیە و بە تایبەتی بۆ 2010 هیچ چارەسەرێکی تری لە بەردەمدا نییە ئیلا کەمکردنەوەی خەرجیەکانی و بە زۆرترین شێوە هەوڵدا ئەو خەرجیانەی کە هەیەی کەمی کاتەوە بۆیە ئێمە پێمان وایە ئەو لیستی بایۆمەتری کە هەیە پێویستی بە پێداچوونەوەی تر هەیە و ممکن نییە هەرێمی کوردستان بەم شێوەی ئیدارە بدرێ کە لە ماوەی 15 ساڵی ڕابردووە ئیدارە دراوە لەبەرەوەی خەڵکی ئەم وڵاتە ئیتر بە هیچ شێوەیەک تەحملی زیاتری ئەم قەیرانانە ناکەن تەحملی زیاتری بێموچەیی و دواکەوتنی موچە ناکەن ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە چاڕوانەکەی ینی حکوومەتی هەرێمی کوردستان بەم هەنگاوانە هەڵسێکە بەڕستان باسیەکەن بە تایبەتی پێداچوونەوە بە لیستی موچەی فەرمانبەرانی فعلی و نافعلی ئێمە 3 ساڵی ڕابردوو لە سۆنگەی بەرپرسیارەتیمانەوە لە کۆبوونەوە ڕسمەکانە زۆرێک لە حقیقەتەکانمان بۆیان باس کردووە بە قسەیان نەکردوین هیوادارم هەموو ئەم شکستانەی لە ماوەی ڕابردووە توشمان بووە چونکە ئێمە وەکو میلەتی کورد توشمان بووە هەمومانی گرتووەتەوە و هەمومانی خەمبار کردووە ئەم جارەیان بە تایبەتی بۆ 2010 لە 2010ەوە لەم قۆناغەوە دەست پێ بکەین قۆناغێکی زۆر گرنگە یاسای اتحاد موازنە یاسایەکی اتحادیە لە قانونی هەیە منافذ حدودیە 1 ساڵی مەتاخیرمان کرد لە لیژنەی دارایی مفاوەزاتمان کرد مماطەڵەمان کرد چەندین جار داوای ڕێی حکوومەتی هەرێممان کرد گوێیان پێ نەدا ئەهمالیان کردین ئێستا بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مەتارات و خاڵە سنووریەکان ئاماژە بە یاسای هەیە منافذی حدودیەکەن و ئەڵێن ئەمە یاسایەکی اتحادیە ئەبێ هەرێمی کوردستان پابەند بە پێوەی ومێدەوارم لەمەیە دەرسی لێوەرگرین هەمومان بیرۆڕاکانمان بکەینە یەک ببێتە بیرۆڕای تیمێکی کوردی بە وەرەقەیەکی کوردی بتوانین ئێمە شەکو نوێنەرانی کورد لە لیژنەی دارایی بەرگری لە مافەکانی کورد بەڕێز مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە ستودیۆژیەکان ئامادە بووی سپاس بۆ بەڕێستان بۆ ئامادەبوونتان.
بەڵە بەڕێزان دەرخستەی هەفتەی نرخی دۆلارمان ئامادەیە. نرخی دۆلار لە 126.250 سەرەتای هەفتە دەستی پێکردووە بە 126.100 دینار واتە بە 150 دینار کەم بازاڕی جێشتووە. نرخی دۆلار شەممە لەکردنەوەدا 126.250 بووە و ڕۆژ یەکشەممە 100 دلاری ئەمریکی یەکسان بۆ 126,000. نرخی بانکی ناوەندی بە جێگیری ماوەتەوە 1990 دینار بووە. خستنە ڕووی دۆلار 139 ملیۆن و 321,000 بووە. ڕۆژی دووشەمە لەکردنەوەدا 100 دلاری ئەمریکی یەکسان بۆ 126,500 دینار. نرخی بانکی ناوەندی 1990 دینار بووە. خستنە ڕووی دۆلار لە ڕۆژی دووشەمەدا لەلایەن بانکی ناوەندی عێراقیەوە 137 ملیۆن و 196,863 دلار بووە. ئەچینە ڕۆژی سێشەمە و ناوەڕاستی هەفتە. ڕۆژی سێشەمە لاکردنەوەدا نرخی دۆلار 126,400 دینار بووە. نرخی بانکی ناوەندی بە جێگیری ماوەتەوە خستنە ڕووی دۆلار 149 ملیۆن و 944,501 دلار بووە و ڕۆژی چوارشەممە نرخی دۆلار کەمی کردووە بۆ 126,250. نرخی بانکی ناوەندی هەر جێگیری ماوەتەوە بەڵام خستنە ڕووی دۆلاریش کەمی کردووە کە 145 ملیۆن و 200,970 دلار بووە. چینە کۆتا ڕۆژی هەفتە و ڕۆژی پێنجشەممە. ڕۆژی پێنجشەممە با بەراورد بە سەرەتای هەفتە نرخی دۆلار 126,100 دینار بووە کە سەرەتای هەفتە 126,250 بوو واتە 150 دینار کەمی کردو و دۆلار بەشکانەوە بازاڕی بەجێش و لە ئاستی هەفتەیە. نرخی بانکی ناوەندی هەر جێگر بووە وا خستنە ڕووی دۆلار 140 ملیۆن و 60,939 دلار بووە لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە. ئەمە دەرخستەی هەفتەی نرخی دۆلار بوو. پێشبینیەکان بۆ بەکارهێنانی سوتەمەنی شل نەوت و پێکهاتەکانی بۆ ساڵی 2040 لەلایەن دەستگای زانیاری نەوتی ئەمریکاوە خرایە ڕوو. بە پێی پێشبینیەکە بەکارهێنانی سوتەمەنی شل بە شێوەیەکی بەرچاو تا ساڵی 2040 زیاد دەکات. بەپێی ئامارەکانی ئەو دەستگایە زیادبوونی بەکارهێنانی شلە لە 2015 بۆ 2040 لە سەدا 18 بووە. داواکاری شلەی سوتەمەنی مەبەستم نەوت و پێکهاتەکانیەتی لە سەدا 39 بەهۆی گەشەی دانیشتوانەوە واتە لە سا 39 داواکاریەکان بۆی زیادبوونی گەشەی دانیشتوانەوە. کەمبوونەوەی خواستی بەکارهێنانی شلە لە وڵاتانی OECD لە سەدا 3 بووە واتە وڵاتانەی کە لە ترۆپیانە تقریبان 36 وڵاتن وڵاتە زلی هێزە پیشەسازیەکەی گیان لەوێن بۆ نمونە لە سەروی هەمویانەوە ئەمریکایە لەو ڕێکخراوەیە بەشدارن ئەوانە خواستیان لەسەر بەکارهێنانی شلە لە سەدا 3 کەمەکە کە ئێستا زۆرینەی بەکارهێنانی شلە لەو نەوت و پێکهاتەکانی بۆ ئەو وڵاتانە ئەبێ. بەڵێ بەکارهێنانی شلە لە ئاسیا لە کۆی گشتی چین و هیندستان. چین و هیندستان دوو وڵاتە بن تا 2040 زۆرترین ئاستی نەوت و پێکهاتەکانی لە پیشەسازی وڵاتەکانیان بەکارهێنن بە جۆرێک لە کۆی ئەو لە سەدا 18 لە سەدا 8 داواکاریەکە لەلایەن چین و هیندستانەوە بێواتە ئەو بەکارهێنانە لە سەدا 8 کۆی گشتی بەکارهێنانەکە لەلایەن ئەم دوو وڵاتەوە بێ. گەشەی بەکارهێنانی شلەی گوازراوە چین واتە ئەو شلانێک کە دەگوازرێنەوە واتە لە شوێنێک بۆ شوێنێکی تر لە نێوان ساڵی 2015 و 2040 لە سەدا 36 بێ. گەشەی بەکارهێنانی شلە لە هیندستان کە پێشبینیەکرێ بۆ ساڵی 2050 بەبێتە ینی تەنانەت پێشی ینی بێتە ڕیزبەندی یەکەمی وڵاتانی گەورە پیشەسازی گیان و گەورە ئابووری جیهانیەوە و زیاتر گەشە بکە لە سەدا 142 ئەبێ واتە لە سەدا 142 هیندستان ڕێژەی بەکارهێنانی نەوت و پێکهاتەکانی زیاد ئەکات. بەڵێ چینە خشتەی کۆتایی با خشتەیەک بۆتان ڕوونەکەینەوە. ساڵی 1990 بۆ بەکارهێنانی شلە مانگانە زیاتر لە نێوان 6 بۆ 65 هزار بەرمیلا بووە ڕۆژانە ببورن و ساڵی 1995 واتە 5 ساڵ دوای ئەوە ئەمە خشتەکە 5 ساڵ زیاد دەکات تا 2040
ساڵی 1995 یەک تۆ زیادی کردووە لەوانە بووەتە 67,000 بەرمیل ڕۆژانە و ساڵی 2010 واتە 5 ساڵ دواتر ئاستی گەشەکە زۆر زیادی کردووە ینی گەیشتووەتە واتە لە 67 و گەیشتووەتە سەر و 85 بۆ ساڵی 2015 زیاتر گەشەی کردووە ئەم ڕێژەی بەکارێنانە گەیشتووەتە نزیکەی 100,000 بەرمیل واتە 96 بۆ 97,000 بەرمیل ڕۆژانە واتە نزیکەی 96 بۆ 97,000 بەرمیلی ڕۆژانە شلەی سوتەمەنی شل نەوت و پێگاتەکانی بەکارهێنراوە لەلایەن کۆی وڵاتانی گیانەوە. پێشبینەکان بۆ ساڵی 2020 ئەگاتە 100 ملیۆن بەرمیلی ڕۆژانەواتە جیهان لە 2020 واتە لە ماوەی 5 ساڵی داتوە 100 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بەکارێنێ. بۆ ساڵی 2025 ئەم ڕێژەیە تا 5 ساڵی یا 10 ساڵی داتوە ئەم ڕێژەیە ئەچێتە سەر 100 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بۆ 2030 ئەم ڕێژێ زیاتر زیادەکە ئەچێتە سەر و نزیکی 105 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بێتەوە بۆ 2035 زیاتر بەرزە بێتەوە ئەگاتە 105 ملیۆن بەرمیلی ڕۆژانە و بۆ 2040 ئەم ڕێژەیە لە نێوان ئەچێتە سەر و 105 ملیۆن بەرمیلەوە بێ ئەگەر بە پێ ڕەنگەکان و ناوچەکان دیاری کراوە تقریبان ئەمریکا وەکو خۆی ئەمێنێتەوە ینی بەکارهێنان ئاستی بەکارهێنانەکە وەکو خۆی ئەمێنێتەوە زەبزەباتێکی کەم ئەکا بەڵام ناوچەی ئۆئیS وەکوتم نزیکەی 36 وڵاتن کە لەسەر و هەمویان و ئەمریکایە ئەوانی شەرۆکو خۆیان ئەمێنێتەوە ڕەنگە شینەکە ئەوروپایە واتر ئەو وڵاتانی ئەوروپا کە لە ڕێکخراوی هاریکاری ئابووری جیهانی بەشدارن OECD بەشدارن ئەوان شەرۆک و خۆیان ئەمێننەوە و ئەو وڵاتانی ئاسیان لە وێنەی تورکیا بە هەماشەوە تا 2040 بەکارهێنانی شلە لە ینی تا ڕادەیەک ئەوانژ خۆیان ئەمێنێتەوە بەڵام ئەگەر سەیری ڕەنگە سوورەکە بکەین ئەوە ڕێژەی دەرەوەی ئەو وڵاتانەیە کە بۆ نمونە رووسایە چینە هندستانە ئەمانە وڵاتانی ئاسیاییان پێوترێ پێشبینی گەورە ئەکرێ بۆ ساڵی 2040 ئەمانە ینی ئاستی بەکارێنانی شلەیان زۆر بەرز بێتەوە و پیشەسازیەکان بەرز بێتەوە تەنانەت قسە لەسەرەوەیە ساڵی 2050 ئابووری چین و هندستان پێش ئابووری ئەمریکاکەوێ ئێستا ئابووری چین ڕکابەرێکی بەهێزی لەگەڵ ئابووری ئەمریکایە هەیە ئەگە سەیر ڕەنگە سوورەکەکەین ئەبینین ینی تا ساڵی 2040 بەردەوام ئەم ڕەنگە سوورە بوونە ڕێژەکە بەرزتر ڕێژەی بەکارێنان بەرزتر ئەبێتەوە ئەمە پێشبینیەکان بوون بۆ بەکارێنانی شلە لە ساڵی 1990ەوە بۆ 2040 کە پێشبینیەکرێت وڵاتانی ئاسیا بەکارێنانی نەوت و پێگاتەکانی تا ساڵی 2040 بە شێوەیەکی بەرچاو زیاد بێ بە تایبەتی هەندستان ئەمە پێشبینیەکان بوو. بەڵێ بەڕێزان کۆی بەرگە و بابەتەکانی بەرنامەی ژێرخان پێشکەشکرا لە بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ کوردستانمان هەر ئاوەدان بێ.